بەدەر لەو یاریزانانەی لە ناو یانەکانە لە کێبڕکێ ڕسمیەکانە بەشداری پاڵەوانتی تێنسەکەن لە پارکەکانی شاری سلێمانی بە تایبەت لە پارکی ئازادی مێزی تێنسدانرا و ئارەزوومەندان و کەسانەی کە ساڵانێک تێنسیان کردووە خود ئارەزووی تێنسەکەن بە تەمەن و بە گەنجەوە لە کێبڕکیا بوون. ئێستا پاڵەوانتیەکیان بۆ کراوەتەوە کە یاریزانانی سەر و 40 ساڵ و خوار 40 ساڵ لەو پاڵەوانەتیە بەشداریان کرد. ئارەزوومەندانی تێنسن کە لە پارکی ئازادی لە پاڵەوانێتیەکی دۆستانەدا ڕوبەڕووی یەک دەبنەوە. هەم بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی بە هاوکاری بەڕێوەبەرایەتی باخچەکان ئەم پاڵەوانەتی کردوتەوە بۆ 2 ئاست. سەر و 40 ساڵ کە ژمارەیان نزیکی 10 یاریزان بوو و خوار 40 ساڵ بە کوڕان و بە کچانەوە کە ئەوانیش ژمارەیان 10 یاریزان بووە یاخود فێرخواز و ئارەزوومەند بووە لەم پاڵەوانێتیە بەشداریان کردووە. پاڵەوانێتیەکە بە سەرپەرشتی کەسانی شارەزا و ڕاهێنەران لە ڕێزی هەڵبژاردەی عێراق و یانەکان ڕێکرا و ئەنجامەدرێ کە هەردوو ئاستەکە ڕوبەڕوێ بوون و مەدالیا و کاسی پاڵەوانێتیش بۆ بەشداربووان دیاری کراوە. ئامانج لەم پاڵەوانێتیە کەشێکی دۆستانێ و هەروەها هاندانی خەڵکە زیاتر بۆ یاری تێنس و وەرزش بەگشتی.